برلا برو دنم برو نکوندی برو برو دی رزگاری من هات رزگاری من هات كمان شغلت هلن Nerede ben dersin? Burundan. لمەڵبەندی گەورە و بەدەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم و لە ناوچەی ژێردەسەڵاتی من و لە ڕۆژی ڕووناکدا چەند خوێڕی پەلامار دەبنە سەر سەربازەکانی من و چەند تاوانبار ڕزگار دەکەن و کەسێک نییە کە لەم شارەدا پێش بەوان بگرێ. ئەی ئێوە چه غەڵەتێک دەکەن لەم شارەدا؟ ئیمپراتور وا بەڕێگەوە و کاروباری شار لە هەموو کات ئاڵوسرە. ئیمپراتور وا نازانن کە ئەم کاروبارە شڵەژاوە بەهۆی هیچ لێ نەهاتووی ڕاوێژکارانی خوێڕی منەوەیە. ئەوان وا دەزانن کە دیۆکلێتیانوس فەرماندەری لەشکەری پەنجەمی ئیمپراتوری گەورەی ڕۆم وەها بێدەسەڵات بووەکە تاقمێ ڕێوی و چەقەڵی بێناوڕەک و خائین شەو بگیرمان دەکەن و سەربازانی ئێمە دەکوژن وا دیلەکانی ئێمە ڕزگار دەکەن. شتێک نەقۆماوە خاوەن شتێک نەقۆماوە جولیوس؟ چەند کەسی ڕێگر هێرشیان کردوێتە سەر سەربازانی ئێمە کە بەم زووانە قۆڵبەستیان دەکەین. جولیوس لەگەڵ مەسیحیەکاندا تونند و تیژتر بجوڵێنەوە وا دیارە ئەوان تەواویان بۆ نییە. تەواو دەبن خاوەن شکۆ، بەڵام هەروواکە لە پێشدا وتم دەبێ هەواڵجار بۆ ناو کۆشک بیرە بکەینەوە. بەداخەوە هەواڵەکانی ناو کۆشک دەچێتە دەری. گرفت لێرەدایە خاوەن شکۆ. بە بڕوای من وریاییدانی جنابی جولیوس قسەیەکی بەجێ خاوەن شکۆ. خاوەن شکۆ دژمنان هەر کات کە نەتوانن بەسەر هێزی نظامی حکوومەتێکدا زاڵ بن خۆیان ئەگەێنە ناو کۆشک و تالار و لە ناوۆ لەرزۆکی دەکەن. لە سەروبەندی هاتنی ئیمپراتوردا کردەوەی بیاکامی چەند خائن نابێت جەنابی دیۆکلێتیانوس بەم چەشنە تووڕە بکە. ئێوە هەمووتان باسی دوژمنانی ناو کۆشک دەکەن و هیچ بەڵگەیەکتان بۆ سەلماندنی نییە. ئەگەر ڕاست دەکەن وەرن بیسەلمێنن تا من بە خیانەتکاران تامی وەها مردنێک بچێژێنم کە لە مێژوودا بمێنێتەوە.